ناوچە جێناکۆکەکانی سنووری پارێزگای دیالە بوونەتەوە شوێنی دەرکەوتنی تێرۆریستانی داعش. هەفتەی ڕابردوو 2 تەقینەوە و 2 ڕووداوی ڕفاندن ڕوویان داوە. جموجۆڵیان لە ناوچەکەدا هەست پێکراوە و سوپا و هێزە ئەمنیەکانی عێراقیش توانای کۆنتڕۆڵی ناوچەکانیان لەدەستداوە. ئێمە لە دیدی هەواڵگریوە متابعیانەکەین و بەوردیش متابعیانەکەین. ئێمە ئەزانین مەسەلەن ئەوان لە چەمی ئیسلاح لە چەمی شێخباوە و لە دێی شێخ خالید لە ئەبوو خومرە لە خەلاوی لەو جەزرانەی کە لەناو ئاوەکان پێڵێن تەلسلەییم و تەللبرادان و دوای بڵێن پشتی قەریەتە سادە بینی عین و قەریەتە سادە لێ بارەگا و مۆڵگەیان داناوە و بچتەوە بۆ پشتی قەرتەبە بۆ سنێدج و زەرلوک و سیلسیلەی حەمرین و جەوەڵگڵابات و ئەمانە لە هەموو شوێنانە ئێستا تەواجودیان هەیە و ئێستا خەتێکیان هەیە لە منتیقەی سێف سەعدەوە بۆ معدانەکان و بۆ ناو زەنگاوات و زۆنگاوەکان. ئاسایش و پێشمەرگە هێشتا پشتیان لە ناوچەکە نەکردووە. چاودێری ڕەوشەکەن و لێ ناگەڕێن هەڕەشەکانی تێرۆر نزیک بێتەوە. بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان دەڵێت بە ئاگاین لە جموجۆڵی تێرۆریستان و لە کاتی پێویستدا لە خانەقین و ناوچەکانی دەوروبەر جوڵەی تێرۆریستانمان ڕاگرتووە. پێشتر هێزەکانی ئاسایش و پێشمەرگە لەو سنوورە بوون ڕێگەیان نەئەدا ئەوان لەو سنوورە جوڵیان هەبێت هەش بە ئۆپراسیۆنمان بە مشتەرەک و بە هاوبەشیە کرد چوونە سەریان و ڕێگەمان پێیان نادا و چەندین عملیشمان کردو لەو سنوورە و فترە بەڵام ئێستاکە لە بەرەوە جێشی عێراقی لەوەیە و کۆمەڵی هێزی شورتەی فدرالیوانە لەوێن و تەنسیقی باشیان لەگەڵ خەڵکەکە نییە داعشش سوودی وەرگردووە لەو فەراغە ئەمنیە لەو سنوورە. ئێمە بە بەردەوامی چاودێری سنوورەکانی خۆمانەکەین و ڕێگەشمان نەداوە بە هیچ شێوەک بێنە سنوورەکانی ئێمە و هەر کاتێک هاتوێتم شانەیەکی نستوشان هەبێت لە سنوورەکە ئێمە بە شایدی خەڵکی سنوورەکەش دەستگیریامان کردەوە ڕۆبەڕووی دادگایشانمان کردێتەوە. سنووری ئێمە ناوچەی ئێمە ئەو سنووری ئاسایشی گەرمیان کە من لێ مەسوولم ناوچەیەکی ئارامە. بە پێی زانیاریەکان بوونی داعش لە ناوچەی غەڕە و پەڵکانەی نێوان کفری و خورمات و کەمی کردووە. ئاراستەیان بەرەو سنووری حەمرین و ناوچەکانی گوڵاڵە و قەرەتەپە و خانەقین و زنجیرە چیاکانی گڵاباتە. خۆیان ڕێخستووەتەوە و وردە هەڕەشیان هەیە. ئاسایش و پێشمەرگە چاودێری جوڵەیان دەکەن و سنوورەکانی هەرێمیان لێداخستون. سامان کەرین کورد چاد نیوز کفری.